مامۆستا خۆشەوی عەبدوڕەحمان ئەحمەد پسپۆڕی بیرکاری کە بۆ ماوەی 19 ساڵ لەم بوارەدا خزمەتم هەیە لە ئامادەیی کلێڤەری ناحکومی بۆ ساڵی نوێی خوێندن لەگەر ستافێک لە مامۆستایان ئینشاڵڵا لەگەرتان دەبین بۆ ئەوی بتوانین بەرزترین نمرە بۆ قوتابیەکانمان بەدەست بهێنین. من مامۆستا ئەنوەر عوسمان ڕەسوول پسپۆڕی زمانی عەرەبی بە خزمەتی زیاتر لە 21 ساڵ مامۆستایەتی بۆ ساڵی نوێ خوێندن لەگەڵ ستافێکی بەهێزی مامۆستایان لە ئامادەیی کلێڤەری ناحکومی لە خزمەتی قوتابیانی پۆلی 12 دەبین. متمانە بەخۆبوون هەنگاوی یەکەم و زامنی سەرکەوتنە. من مامۆستا داستانم پسپۆڕی بیکاری لە ئامادەیی کلێڤەری ناحکومی لەگەڵتاندەم بۆ ئەم ساڵی خوێندن ئێرە هەڵبژێرن بۆ ئەوەی داهاتان گەشتر بێت. بۆ بەدەستهێنانی نمرەی دڵخوازی خۆت ئامادەی کلێڤەری ناحکومی هەڵبژێرە. من مامۆستا ئاسۆ فەرحان پسپۆڕی فیزیا بۆ ساڵی خوێندنی 2024-2025 لەگەڵتان دەبم. سڵاوتان لەبێ قوتابیانی ئازیز، من مامۆستا ئیسماعیل عەلی کاکۆ پسپۆڕ لە بابەتی زیندەزانی بۆ ساڵی خوێندنی ئەم ساڵ 2024-2025 لەگەڵتان دەبین ئینشاءڵڵا بە پشتیوانی خی گەورە لە ئامادەی کلێڤەری ناحکومی لەگەڵمان بن بۆ ئەوەی منداڵەکانتان بتوانن ئامادەکانیان بهێنەدی. سڵاو فێرخوازانی خۆشەویست، من مامۆستا حوسێن ڕەسوول پسپۆڕی کیمیا بۆ ساڵی نوێی خوێندن لە ئامادەی کلێڤەر لەگەڵتان دەبم. گەر دەتەوێت بگەی بە ئامانجەکەت، گەر دەتەوێت نمرەی دڵخوازی خۆت بەدەستبێنی و گەر دەتەوێت ئەم ساڵ لەگەڵ ستافێکی لێهاتوو بەتوانە بخوێنی ئامادەی کلێڤەر هەڵبژێرە. من مامۆستا شێرزاد بەڕێوەبەری ئامادەی کلێڤەری ناحکومی قوتابی بەڕێز دڵنیات دەکەمەوە کەوا نمری بەرز لە قوتابخانەی کلێڤەر بەدەست دەهێنی لەگەڵ ستافێکی شارەزا بە ئەزمون شاری هەولێر لەگەڵتان دەبین و خزمەتتان دەکەین. من مامۆستا خەڵات ئەزەدین ئەزمموی 5 ساڵم هەیە لە باری فێرکردنی زمانی ئینگلیزیدا و بۆ ئەم ساڵی خوێندنی 2024-2025 لە ئامادەی کلێڤەری ناحکومی لەگەڵتاندا بەردەوام دەبین. ئامانجی ئێمە لێرەدا تەنها فێرکردنی قوتابیان نییە، بەڵکو پەروەردەکردنیشیانە، چونکە پەروەردەکردن لە پێشی فێرکردندایە. من مامۆستا ئومێد ناسە لە ئامادەی کلێڤەری ناحکومی بۆ ئەم ساڵی خوێندن لەگەڵتان دەبم لەگەڵ باشترین مامۆستاکانی شاری هەولێر. من مامۆستا فەیسەڵ ظاهر ماوەی 38 ساڵ خزمەت لە بواری پەروەردە و فێرکردن بۆ ساڵی نوێی خوێندن لە ئامادەی کلێڤەر لەگەڵتان دەبم. باشترین مامۆستاکانی شاری هەولێرمان بۆ ئامادەکردم بۆی ئەم ساڵ بە بەرزترین نمرە و بەسانایی تێپەڕێنی ئامادەی کلێڤەر هەڵبژێرە. من مامۆستا وەشەنگ مستەفا پسپۆڕی فیزیا بۆ ساڵی نوێی خوێندن لەگەڵتان دەبین لە ئامادەی کلێڤەر بۆ ڕوونکردنەوەی وانەی فیزیا بە شێوەیەکی ڕوون و ئاسان و بەدەستهێنانی نمرەیەکی بەرز. من مامۆستا سەرکەوت پسپۆڕی زمانی ئینگلیزی بۆ ساڵی نوێی خوێندنیش وەکو هەمیشە لە باشترینەوەکانەوە لەگەڵتان دەبین. لە ئامادەی کلێڤەری ناحکومی چاوەڕوانتانین بە باشترین شێواز ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کە بەڕێزت بۆ نمرەیە کە دڵخواستە بۆ نمرەیە کە بەنیازی پێ بگەیتە ناب لەگەڵ ئێمەوە بەڵێنتان پێدەین کە بەڵێنەکانمان و قسەکانمان بەکردداری جێبەجێ بکەین و بەڵێنتان پێدەین کە ئێمە وەکو هەمیشە ڕسپۆنسبڵ دەبین واتە بەرپرسیار دەبین بەرامبەر بە هەموو ئەو کە دەیکەین. ئاگادار بە شوێنە دروستەکەت ئێرەکانەیە لە دەست پێکەوە تاوەکو نایاب چاوەڕوانتانین. من مامۆستا سابر عەبدوڕەحمان پسپۆڕی زمانی کوردی بۆ ئەم ساڵی خوێندن لە ئامادەیی کلێڤەر لەگەڵ ئێوەی خۆشەویستدا دەبین بۆ هەڵبژاردننی ئایندەیەکی گەشتێر ئامادەی کلێڤەر هەڵبژێرە. من مامۆستا هاوژین عەلی مامۆستای زمانی عەرەبی لە ئامادەیی کلێڤەری ناحکومی لە بۆ ساڵی خوێندنی 2024-2025 لەگەڵتان دەبم بە هیوای نمرەی بەرز. سڵاوتان لێ قوتابیان من مامۆستا عارف ئیسماعیل لە بابەتی کیمیا لەگەڵتان دەبم لە ئامادەیی کلێڤەری ناحکومی داهاتوو لێرە بنیاد بنێ. من مامۆستا هەژیر مەولودم مامۆستای پسپۆڕی زیندەزانی هەڵگری بەرواناوی ماستەر لە زیندەزانی بۆ ئەم ساڵی خوێندن ئینشاءڵڵا لە پۆلی 12 لێرە لە ئامادەیی کلێڤەری ناحکومی لەگەڵتان دەبین. من مامۆستا ئاسۆ مامۆستا بابەتی بیرکاری بۆ ساڵی نوێی خوێندن لە ئامادەیی کلێڤەر لەگەڵتان دەبم. قوتابیانی خۆشەویست دایک و باوکانی خۆشەویست ئەگەر دەتانەوێت قوتابیەکەتان لە ژینگەی هێمن و لە ژینگەی پڕ لە زانست و زانیاری گەورە بێ ئامادەیی کلێڤەر هەڵبژێرن.